ئەوەی نەتوانێت نێومەڵی حزبەکەی خۆی ڕێک بخات چۆن نێومەڵی کوردستان ڕێکدا. ئەم ڕۆژنامە نووسەیەکێکە لە ڕۆژنامە نووسەکانی ناوتۆڕی سایبەری دامەزراوەی پاراستن ئەزمموی خۆی لە ناو دامەزراوەیەکی نزیک لا نێچیروان بارزانی دەجێڕێتەوە تاوەکو بیسەلمێنێ نێچیروان کەسێکی دیکتاتۆرە کە چۆن سزایان داوە لەسەر نووسین لەسەر حکوومەتەکەی خۆی. ئێستا سەرجەم شکستەکانی کابینەکەی مەسرور بارزانی بە شکستی کابینەکەی نێچیروان بارزانی دەزانێت. تەنها ئەم ڕۆژنامە نووسە نییە باڵکو دەستگای پاراستن لە ڕێگەی هێمنەورامیەوە کە پێشتر بەرپرسی تۆڕی سایبەری پاراستن بوو ئەو تۆڕ و ڕۆژنامە نووسانەی کە سێبرن و سۆشیال میدیای فەرمی پارتینین تەنها نزیکن لە دەستگاکەوە ئاگادار کردووەتەوە هێرشی ناو بەناو بۆ سەر نێچیروان بارزانی بکەن. هەر بۆ نمونە لەم ماوەیەدا بە فەرمانی هێمنەورامی لە چەند پێگەیەکی سێبەرەوە لە سلێمانی هێرش بۆ سەر کابینەکەی نێچیروان بارزانی ئەنجام دراوە. لە هەمان کاتا دەستگاکە کەوتۆتە وێزەی ئەو کادرانەی پارتی نزیکن لە نێچیروان بارزانیەوە. گرتنی فارزنە ڕۆڵی و تەبێژی پارتی لە سلێمانی و چەند کادرێکی دیکەی پارتی و پاراستن لە سلێمانی و هەولێر لەلایەن پاراستنەوە بە گومانی ئەوەی لە کۆنگرەی داهاتوودا کار بۆ نێچیروان بارزانیەکەن هەوڵێکی دیکەی مەسرور بارزانیە بۆ لێدان لە پێگەی نێچیروان بارزانی. هەموو ئەمانە دوایەوە هات تۆمارێکی دەنگی نێچیروان بارزانی دەستی دەستگای پاراستن دەکەوێت لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی ئەکادیمی باسی خراپی دۆخی حکوومەتیان لەگەڵەکە دەڵێت دۆخی هاوڵاتیان و دۆخی ئازادی ڕادەربڕین خراپە و خەڵک ناڕازیە لە ئەدای ئەم حکوومەتە. تۆمارەکە مەسرور بارزانی زۆر نیگەران کردووە. پێی وایە نێچیروان بارزانی بۆ مانگی دە و کۆنگرەی پارتی سەرقاڵی ئەوەیە بەنهێنی کودەتا بەسەر مەسرور بارزانیدا هێڵی پاراستن بکە چونکە هیچ کات وەکو ئێستا نێچیروان و لایەنگرانی لە ناو ڕێخستنەکانی پارتی دەنجیان بەهێز نەبوو. بەتایبەت لایەنگرانی نێچیروان زۆرترین بیانویان بەدەستەوەیە بۆ لێدان لە هێڵی مەسرور بارزانی لە کۆنگرەدا کە نیگەرانی کادرانی پارتیە لە شکستی کابینەی نۆ هەم خراپبوونی دۆخی هاوڵاتیان. ئەوەی ئێستا ڕوونە نێچیروان بارزانی بەنیاز نییە نەزمموی شکست خواردووی کۆنگرەی سیانزە دووبارە بکاتەوە. لەوەش ڕوونترەوەیە مەسرور بارزانی بە هەموو هێزێکیەوە کار بۆ خستنی نێچیروان بارزانیەکە. باگوێرەی دواهەمین ئاماری ڕێخستنەکانی پارتی پێگەی نێچیروان بارزانی بەهێزترە لە پێگەی مەسرور بارزانی بەڵام لە ڕووی هێز و هەواڵگریەوە نێچیروان بەرامبەر مەسرور بارزانی دۆڕاوە. بۆیە چاوسورکردنەوە و تەسلێکردنی لایەنگرانی نێچیروان بارزانی خستۆتە دۆخێکەوە ناتوانن لە هیچ جۆخێکە دەنگ هەڵبڕ. ئەوەی ئێستا ڕوودەدا ململانەی سەختی نێوان نێچیروان و مەسرور بارزانیە بۆ کۆنگرەی داهاتووی پارتی کە دووکەڵی ڕەشی لە ئاسمانی پارتی هەستاندووە.